نیوز لە قەزای دووبست سەر بە پارێزگای کەرکووک هێرشکراوەتە سەر لیوای چلی حەشدی شعبی و بەهۆیەوە 5 کەس کوژراون و 8 تریش بریندار بوون. شەوی ڕابردووش لە سنووری پارێزگاکانی کەرکووک و نینەوە و سەلاحەدین و ئەنبار چەند جارێک هێرشکراوەتە سەر بارەگاکانی حەشدی شعبی. لەلایەکی دیکەشەوە هەر شەوی ڕابردوو درۆنێک لە نزیک کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر و لە نزیک پرۆژەیەکی نیشتەجێبوون بە ناوی شاری زێڕن کەوتۆتە خوارەوە و زیانی گیانی نەبووە، بەڵام زیانی مادی با چەند ماڵێک گەیاندووە. لە بەغدادی شەوی ڕابردوو هێرشکرایە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا لە ناوفرۆکەخای نێودەوڵەتی بەغداد و بەرگری ئاسمانی بنکە سەربازیەکەش درۆنێکی خستە خوارەوە. پێشتریش گروپەکانی مقاومەی ئیسلامی بڵاویان کردەوە با 2 درۆن هێرشیان کردوتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا و سەرکەوتوو بوون ئامانجەکەیان پێکاوە. پامنێری کورسات نیوزیش ڕایگەیاند هەر شەوی ڕابردوو نزیک دەروازی سنووری شەلامچە لە باشووری بەسرا بە چڕی بردومان کراوە و درۆنێکیش لە قەزای گەرمە لە پارێزگایان بار کەوتۆتە خوارەوە. لە کۆی 5 دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران لە ئێستادا 3 دەواازەیان کراونێتەوە و هاتوچۆی بازرگانی دەستی پێکردوتەوە. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێم لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە ڕۆژانە دەواازە سنووریەکانی ئێران بەڕووی هەرێمی کوردستاندا دەکرێنەوە و لە ئێستادا لە کۆی 5 دەواازەکانی باشماخ، سەیرانبن و شوشمێ کراونەتەوە. باسی لەوش کردو ڕۆژانە لە ڕێگەی دەواازەی باشماخەوە 500 بار هەڵگر دێنە ناو هەرێمی کوردستان و سەوزە و میوە و خواردن و خواردنەوەکان هاوردەی هەرێم دەکەن. باسی لەوەش کردو ڕۆژانە هاتوچەی بازرگانی و هاوردەکردنی کاڵا بۆ هەرێمی کوردستان لە زیادبووندا. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێم ڕەشی گەیاندووە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا دەواازەکانی حاجی ئۆمەران و پەروێزخانیش بکرێنەوە. سەرۆکوەزیرانی عێراق پابندبوونی وڵاتەکەی با پاراستنی نێردە دیبلۆماسی و باڵێۆزخانە و کۆنسڵخانەکانی وڵاتان دووپات دەکاتەوە. بە پێی ڕاگەندراوێکی نووسینگەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پەیوەندیێکی تەلەفۆنی لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنجام داوە. دوایین پێشاتەکان و ڕەوشی ناوچەکەیان تاوتوێ کردو و سوودانی پابندبوونی عێراقی با پاراستنی نێردە دیبلۆماسی و باڵێۆزخانە و هەروەها کۆنسڵخانەکانی وڵاتان لە عێراق دووپات کردوتەوە کە ئەرکێکی سەرەکی هێزە چەکدارەکانە بە هەموو پێکاتەکانەوە. ئەماژی بۆ ئەوش کردووە گرنگە دڵنیابن ئاسمان و خاک و ئاوی عێراق لە هیچ کردەوەیەکی سەربازیدا کە وڵاتانی دراوسێ یان ناوچەکە بکات ئامانج بەکار ناهێنرێن. سوودانی جەختیشی کردوتەوە لەسەر پابندبوونی عێراق بە هەڵوێستی بەشداری نەکردن لە ئۆپەراسیۆنە سەربازیەکان ڕەتیشی دەکاتەوە عێراق لا ململانەکان یاخود ململانێ بەردەوامەکان تێوە بگلێنرێت و هەر جۆرە پێشلکردنێکی ئاسمانی عێراقیش ڕەت دەکاتەوە. هەر لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا سوودانی و وەزیری دەرەوەی ئەمریکا بابەتەکانی بەرژەوەندی هاوبەش و دەستپێکردنەوەی کارکردن لەسەر کارپێکردنی هێڵی بۆری نەوتی عێراق بۆ هەناردەکردن لە ڕێگەی خاکی تورکیا و تاوتوێکراون. بەرەی مقاومەی ئیسلامی عێراق ئەنجامدانی 37 هێرشی لە ناوخۆ و دەرەوەی وڵات ڕاگەاند. مقاومەی ئیسلامی عێراق لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 37 هێرشیان لە ناو عێراق و وڵاتانی دیکە ئەنجام داوە کە هاوکاتن لەگەڵ بەردەوامی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکتر ڕایشی گاندووە. لەو هێرشانەدا دەیان فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکیان بۆ سەر ئامانجەکانیان لە عێراق و ناوچەکە بەکارهێناوە. بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی عەرەبی جدیدی قەتەریش زۆربەی ئەو هێرشانەی گروپە چەکدارەکانی عێراق ئەنجامیان داوە زیاتر دامزراوی مەدەنی و جەرخانەکانیان کردوتە ئامانج وەک لە پێکە سەربازیەکانی ئەمریکا. دیارە بەهۆی ئەم شەڕ و گرج و ئاڵۆزی کە ناوچەکەی گرتوتەوە نرخی کۆمەڵێک پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکاندا زیادی کردووە. جا هۆکارەکەی ئەوە بێت کە قۆرەخکاریە بازرگانەکان دروستی دەکەنیان هۆکارەکەی ئەوە بێت کە فعلەن بەهۆی دەواازە سنووریەکان و داخستنی دەواازە سنووریەکان ئەم کاریگەریە دروست بووە لە نێویاندا غاز
کە غازی ماڵان یەکێکە لەو بابەتانی کە زۆر پێویستێکی سەرەکیە و قایمقامەتی سلێمانی بڕیاریداوە بە دەستنیشانکردنی نرخێک. من ئەم بابەتە و دەستنیشانکردنی نرخەکە لە پامنێرمان دنیا ماجید وەردەگرمەوە. دنیا زانیاریمان بەرێ لەسەر پێدانی غازی ماڵان و هەروەها نرخەکەشی. بەڵێ پێوی سڵاوتان لێبێت دیارە لە قایمقامەتی سلێمانی لە کاتژمێرەکانی بەیانیەوە تاوەکو ئێوارە بەم جۆرە وەک لە دیمەنەکاندا دەبێت قایمقامەتی سلێمانی بە نرخێکی گونجاو بە 8500 غاز دەنێرێت و دابش دەکرێت بەسەر ئەو ماڵانەی کە پێویستیان پێێتی جا ئەوە دێک کە من لێرە پرسیارم کردووە بە پێی زانیاریەکان کێشەی کەمی غاز لە ئێستادانە و هەروەها ئەو نرخە زۆرەی کە لە بەشێک لە بەنزینخانەکاندا و هاوڵاتیان دەچن سرە بۆ وەرگرتنی غاز دەگرن ئەو نرخە زۆرەی هەیە بەشێک لە بازرگانەکانن کە نرخەکان بەم جۆرە زیاد کردووە. جاوم بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانیم لەگەڵدا دەبێت کاکی وا ساڵح ئەگەر بیتەوە ئێرەوە سپاس دەکەم کاکی وا سڵاوت لێبێت ئەم بابەتی غازە بۆچی وای لێ هاتووە ئەوە ئەم نرخە زۆرەی کە باز دەکرێت و هاوڵاتیان ترسیان لێ نیشتۆ بۆچی بەم جۆرەیەوە ئێوە چۆن لێرە هەوڵی چارەسەرکردنیتانەوە؟ سپاس بۆم دەرفەتە. ئێمە وەکو لیژنەوە بەشەکان لیژەی تایبەتمەندمان هەیە بە چاودێریکردنی غازی ماڵان و کارگەکانی غاز پاشەوەی کە لە هەندێک شوێن دەگۆیەوە بوو کە غازی ماڵان نەماوە یان بازرگانی زۆر گران بووە. ئێمە لیژنەوە بەشەکان بە شێوازێکی تند هەستاین بۆی کە چاودێریکردنی هەم غازی ماڵانە بکەین لەلایەن هەم لیژنەی غازەوە هەم لیژنەی باڵاوە هەم بە سپاسەوە بە هاوکاریکی زۆر باش هێزەکانی یاسایش کە سپاسیانەکەین. غازەکان یەنە بەدەم قایمقامەتی سلێمانی بۆی کە غاز گران نەبێت لەبەرەوەی هەستەکەین هاوڵاتیان ترساون هەر کەسێ غازێکی بەتاڵی هەبێت لە ماڵەوە نایڵێ بە بەتاڵی دانێت یە پڕێکات و وازان غاز نامێنە خێر غاز هەیە و بەردەوامیشە وا شوێنێکی گرانفرۆشی کە ئەو شوێنانەی کە وەکالەتی غازیان هەیە و مۆڵەتیان پێدراوە غازی ماڵان بفرۆشن سکاڵای لەسەر بێ و غازی فرۆشت بێت سزای قورسە درێت و لیژنەکان ئێستا غازەکان تەوزیعەکەن خۆمان سەپەرچاری غازەکانەکەن لە کارگەکانەوە تا ئەگاتە بە دەستی هاوڵاتیان لیژنەکان سەپەرچێکن و هەر سارەیەک کارمەندێکی ئاسایشی لەگەڵایە بە سپاسەوە ئێمە غازە فرۆشێت بە 8500 دینار لەوە زیاتر هیچ کەسێ بووی نییە غاز بفرۆشێ غازی ماڵان کە لەبەری پاڵپشتی کراوە و بە نرخێکی ئەرزانتر دێ بە وەکیلەکان لا شوێنە گرانفرۆشی ببینین لای وەکیلەکانەوە لیژنە ڕاستەخۆچێت پسوڵی بۆ کات و سای قسەێت. ئەگەر غاز هەیە و کێشەکە با بڵێن بۆ جۆرە نیە کە هاوڵاتیان نیشترسیان لێ نیشتووە ئەم نرخە زۆرە بۆچی هەیە لە هەندێک لە شوێنەکان لە نێوان 15 بۆ 200,000 دینارە. ئەوەی کە ئێمە بینین کە لە ئەنجامیەوەی کە کۆمەڵی خەڵک هەیە هەموو غازەکانی ماڵەوەی پڕ کردو و نایڵێ غازی بەتاڵی هەبێنە ماڵە لە بەری دڵی ڕاکێتی وای لێ هاتوو ئەو کەسی کە پێویستی پێدی زەرورە ئەم غازی ئێمەی نەگا بەدەست ناچار ئەبێچێ بە گرانی کڕێت. ئێمە ژاوای لە هاوڵاتیانەکەین ئەو زەجەیە لەسەر ئێمە دروست نەکەن ئێمە وەکو لیژنەکان وا تەوزیعەکەین هەموو گەڕێکی ئەم شارە پێ بکات. هیچ هاوڵاتێک بێغازە بێت ئێمە ڕۆژانەی ئەمڕۆ دوێنێ هەفتا سیارە تەوزیعکرا ئەمڕۆ زیاتر لە 6 هەفتا سیارە تەوزیعکرێت ئەمانە نامانەوێت هیچ هاوڵاتی حتا نانەواکانی شارەمان بۆ دابینکردن و تەوزیعاتەکەن بەڵام بەداخەوە کە غازی بەتاڵ لە ماڵەوە بێتەوەی کە بڵێ وڵا نابێ هەبێتەوە بێ هەر غازەکان بڕێت ئەمە خراپە ئەمە ئەزمەکە دروستەکان ئەمە واکە لیژنەکان فریانەکەون غازەکان بگەێنێتە ئەو کەسی کە پێویستی پێێت. ئیجرعاتتان لەگەڵ هیچ شوێنێکا کردووە کە نرخی غازی بەم جۆرە بەرز کرد بێتەوە و کێشە بەم جۆرەم کێشەی دروست کرد بێت؟ ئێمە ساکانمان تونکەن لە مۆزوعە لەبەرەوەی کە هەر شوێنێک گرانفرۆشی کردی پسوڵی بۆ کراوە غرامی بۆ کراوە داخستن کراوە حتا لێسەنەوەی وەکالەتەکەشی کراوە بۆیەوەی کە گرانفرۆشی کردەوە بڵێ گرانفرۆشی کرد لەبەرەوە غازەبی بە 8500 دینار بەگاتە دەستی هاوڵاتیان یادی فرۆشی بەدا زەبە 11 زەبە 12 ئەمانە هەمووی سەرپێچین. زانیاریەکانت سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بەڵێ هێفی ئەوەی کە گوێبیستی بوون دیارە سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بۆ وەک ئاماژەی پێکرد کە ڕۆژانە لێرەوە خۆیان
سەرپەرشتی پێدانی خاز دەکەن و هەروەها ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن کە خازیان بەدەست بگات و ئەو ترس و دڵەڕاوکیان نەمێنێت کە ماوەی چەند ڕۆژێکە باز دەکرێت بەهۆی ئەوەی کە دەوترێت نرخی خاز گران بۆ ئەمان دەڵێن کە نەبوونی خاز بۆ جۆرە نیە هەر هاوڵاتیە کە بیەوێت لە خازە ماڵەکەیدا هەبێت دەتوانێت بە نرخی 8500 غازەکەی بەدەست بگات و پێویست ناکە کە بچێتە شوێنە بازرگانەکان و بە نرخێکی زۆر غازی ماڵەکەی خۆی پڕ بکاتەوە. بەڵێ دنیا ماجید پامنێری کورسات نیوز لە سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەشە هەر پێیوەست بە نرخی سوتەمەنیەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لەناو هەولێر پایتەختی هەرێمی کوردستان دەچینە لای پامنێرمان قارەمان جەوهەر زانیاریمان پێدەدات لەسەر ئەم بابەتە. بەڵێ قارەمان زانیاریمان بەرێ لەسەر نرخی سوتەمەنی. بەڵێ هێفی دیارە ماوەیەک ینی ماوەی چەند ڕۆژێک بەر لە ئێستا نرخی سوتەمەنی بەرزبوونەوەی زۆری بەخۆبینی بە تایبەت بنزین نەوتی سپی و غازش بە هەماشیەوە بەڵام نرخی بنزین تا ڕادەیەک ینی ئەمڕۆ کەمێک نرخەکەی داوەزیوە بەڵام نزیکەی بە بەراورد بە پێشووتر بەر لە جەنجی ئێران و ئیسرائیل نزیکەی 20 دینارێک بۆ هەر لیترێک نرخی نۆرمال بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە لەگەڵەوەش غازش بە هەماشەوە بەرز بۆتەوە پێشووتر غاز ئەوانەی کە لە بازیخانەکان یاخود لە شوێنەکان دەفرۆشە بۆ هەر لیترێک یاخود ئەوەی کە دادرا بۆ فرۆشتن لە 300 دینار دەگەیشتە نزیکەی 300 دینار 350 دینار بەڵام ئێستا نرخەکەی نزیکەی 950 دینارە بۆ هەر لیترێک لەگەڵەوەش نرخی نەوتی سپیش بە هەماشەوە نزیکەی 20,000 دینارێک بۆ هەر بەرمیل لیترێک یاخود بەرمیلێک بەرزبوونەوەی بەخۆ بینیوە بە بەراورد پێشتر بەڵام دەتوانین بڵێین ئەمڕۆ نرخەکە کەمێک دابەزیینیان بەخۆوانەوە بینیوە واتە پێشووتر یەک بەرمیل نەوتی سپی ماڵان بە نزیکەی 190,000 دینار بوو بەڵام ئێستا نرخەکەی کەمتر بۆتەوە بۆ 180,000 دینار بەڵام بەراورد بە پێشووتر نرخەکەی لە 170,000 دینار بوو بە هەمان شێوە نرخی بنزینی نۆرمالیش لە بەنزیخانەکان بۆ هەر لیترێک بە نزیکەی 800 دینار بوو لە بەشێکە 810 دینار بوو بەڵام ئێستا نرخەکانیان 840 دینار 850 دینارە بەڵام نرخەکانیشان گۆڕاکاری بەسەردا هاتووە بە نمونە لە بەنزیخانەی دواوە ئێمە ئێستا نرخی هەر بنزینێکی نۆرمال بە 850 دینارە پێشووتر بە 810 دینار بۆ 820 دینار بوو بۆ هەر لیترێک لە بەنزیخانەیەکی تر بە هەماشەوە بەشێک لە بەنزیخانەکان نرخەکانیان دەگاتە نزیکەی 900 دینار بۆ هەر لیترێک بەڵام ئەمانە پێشووتر نرخەکانیان کەمێک بەرزبوونەوەی زیاتری هەبوو بە بەراورد بە بەشێک بە بەنزیخانەکانی تر سەبارەت بە غازیش بە هەماشەوە غازی ماڵان نرخەکەی بەرز بۆتەوە بە تایبەت غازی بازرگانی یاخود تیزاری پێدەوترێت کە لە شوێنەکان دەفرۆشێت لە بەنزیخانەکان و لە بەشێک لە مارکێت و شوێنە گشتەکان دەفرۆشێت بەهۆی ئەم بەرزبوونەوە کەمبوونەوە زۆری خواستەش لە هەولێر لە سبەی چاوەڕوان دەکرێت بە پێی ئەو کۆبۆن و خشتەیە کە ساڵەکانی پێشووتر هەبوو بە تایبەت لە وەرزی زستان جارێکی تر دەست بە دابەشکردنی غازی ماڵان دەکرێت بەسەر هاوڵاتیان بە تایبەت ئەو بریکارانەی کە لە گەڕک و شوێنەکان دەگەڕێن بۆ هەر مانجێک 2 بتڵ غاز بە هەر خانەوادەیەک دەدرێت بە پێ و پسولەی کە لەلایەن بریکارەکانەوە پێیان دەدرێتن و دابەشکردنەکە بۆ شێوێ دەبێت تاوەکو دۆخی غاز ئاسایی دەبێتەوە نرخی سوتەمەنیەکانی جێگیر دەبێت. بەڵێ قارەمان جەوهەر پامنێری کورسات نیوز لە هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکانت دیارە لە هەولێرەوە دەچینە هەڵەبجە دیارە نەبوونی کارەبا کێشەی بۆ ئامێری ئەیتیئەمەکان دروست کردووە لە هەڵەبجە زانیاری زیاتر لەسەرم بابەتە لە پامنێرمان سەلاح جەمیل وەردەگرین بەڵێ دێنە لای تۆ سەلاح. هێڤی دیارە ئەمە ئێستا لە بەردەمێکێکین لە ئەیتیئەمەکانی دابەشکردنی موچە کە بڕیار وا بۆ ئەمڕۆم ئەیتیئەمانە موچەخۆران لێرەوە دوایەوەی کە موچەکانیان کراوە بە بانکی و لە ڕێگەی بانکەوە بانکی ئەلکترۆنیەوە موچەکانیان وەرەگرن بڕیار بوو لەم ئەیتیئەمانەوە موچەکانیان وەربگرن بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەمڕۆ ئەیتیئەمەکانی هەڵەبجە کارەبایان تێدا نیە ژمارەی زۆر لە موچەخۆر دێنە ئێرە دادەبەزن و سەری ئەیتیئەمەکانەکەن کە کارەبای تێدا نیە دەگەڕێنەوە ئەمە ئەیتیئەمەی کە لە پشتی منۆیە ئەمە یەکێکە لەوە ئەیتیئەمانەی کە لە سنتەری شاری هەڵەبجە دانراوە ژمارەیەک ئەیتیئەم دانراوە یەکێک لەو مامۆسایانەی کە ماڵی لێرەوە نزیکە ئاماژەی بۆ کرد 2 ڕۆژ بەر لە ئێستا ئەمە ئەیتیئەمە
تیمەکاتن کە پارەی بانکیان هێنا بۆ کردیانە ناو ئەیتیەمەکە بۆ ئەوەی ئامادە بێت بەڵام ئەگەر چی ئێستا ئەگەر پارەشی تیابێت هیچ موچەخۆرێک ناتوانێت لەم ئەیتیەمە موچە ڕابکێشێت چونکە ئەیتیەمەکە کارەبای تێدا نیە ئەوەشی جێگەی سەرنجتر بوو بە وڵاتیان ئەمە ئەیتیەمە بەردەوام ڕۆژانی پێشوو کارەبای هەبوو ئانی کارەبایەکی هەبوو خەڵک بەردەوام لێرەوە تێدەپەڕین کە کاتێکە هاوڵاتیان کارەبای نیشتیمانیان نییە ئەمە ئەیتیەمە کارەبای تێدا بوو بەڵام لە کاتێکدا کە موچە هات و موچەکە خرایە ناو ئامێرە ئەیتیەمەکەوە ئێتر کارەبای ئەمیشتاو هاتە ڕیزیە و کارەبا نیشتیمانی هاوڵاتیان کە کارەبایان نیە ئێستا نەبوونی کارەبا لە تەواوی سنووری پارێزگای هەڵەبجەوە لە بەتایبەت سنتەری پارێزگای هەڵەبجە کێشەی بۆ موچەخۆران دروست کردووە بەوەی کە ئەیتیەمەکان کارەبایان تێدا نیە هیچ موچەخۆرێک ناتوانێت موچەکەی ڕابکێشێت ئەبێت بڕاتە بازار لە نووسنگەکانی حواڵەکردنی پارەوە لەوێ لە بڕێک پارە ئەدات لە بەرامبەرەوەی کە نووسنگەکان لەوێ موچەکەی بۆ ڕابکێشن ئەمەش بارگرانێکی دیکەیە بە وڵاتیە لەوێش ڕەنگە 2500 تا 3000 تا 5000 دینار بدات بەوەی کە پارەکەی بۆ ڕابکێشن بۆیە بەردەوام موچەخۆران دێنە ئێرە دەچنە بەردەم هەموو ئەیتیەمەکان موچەخۆر هەیە چەند ئەیتیەمێکی کردووە ئەمڕۆ لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەڵێ گەرەمەیان کارنەکە با بڕۆمە شوێنێکی دیکە بەگشتی ئەم گرفتە تەواو ئەیتیەمەکانی هەڵەبجەی کردوێتەوە تاوەکو ئێستا هیچ موچەخۆرێک لە سنووری هەڵەبجە نەیتوانێت سوودمەند بێ لە وەرگرتنی موچەکانیان. بەڵێ سەلاح جەمیل پامنێری کورسات نیوز لە هەڵەبجەوە سپاس بۆ زانیاریەکانت. تەنیاهۆ دەڵێت و پەڕیتوانەکانیان بۆ لاوەسکردنی ئێران بەکاردەهێنن بەڵام گۆڕینی دەسەڵاتی ئێران پێویستە بەخواستی خەڵکی ئەو وڵاتەوە. بنیامین نێتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە سەردانێکی دابوو ناوەندی نیشتیمانی ئۆپەراسیۆنە بەپەلەکان ڕاگەاند ئامانج لە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل لاوەسکردنی دەسەڵاتی ئێران و هەموو توانایەکیان بۆ مەبەستە دەخەنەگەڕ بەڵام لە کۆتاییدا بڕیاری گۆڕینی دەسەڵات بەدەستی خەڵکی ئێرانە و تیشی ئەگەر ئەمریکا و ئیسرائیل بتوان لەگەڵ گەلی ئێران ئامانجەکانیان بەدیمهێنن ئەو کاتە کۆتاییەکی هەمیشەی بۆ دەسەڵاتی ئێراندا دەنێن و گۆڕانکاری دروست دەکەن. ناتانیاهۆ ئاماژی بۆ ئەوەش کرد لە ئێستادا گۆڕانکاریەکی گەورە لە پێگەی ئیسرائیلدا هەیە لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا. لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئێران و ئەمریکا ئیسرائیل و چاوەکان لەسەر ئەوەن کە کەی کۆتایی بۆ جەنگە دێت بەپێی پێشبینیەکانی ئیسرائیل و ئەمریکاش ماوەی 5 هەفتە بەردەوام دەبن چونکە هەردوو وڵات پێویستیان بەو ماوەیە بۆ لەناوبردنی سیستمی موشکی و توانایی موشکی ئێران. شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئێران لە هەفتەی دووەمیدایە بەپێی پێشبینیەکانی واشنگتۆن و تەل ئەبیبیش 5 هەفتەی تر شەڕ دژی ئێران بەردەوام دەبێت. کەناڵی 12 ئیسرائیلی بڵاوی کردەوە پلانی جەنگ لە ئیسرائیل و ئەمریکا بۆ ڕۆژانی داهاتوو دادەڕێژرێت. ئەمەش بە پشتبەستن بەو هەڵسەنگاندنانەی کە پێشبینی دەکرێت شەڕەکەلانی کەم 5 هەفتەی دیکە بخایەنێت. هەر بە پێی زانیاریەکانی ئەو کەناڵە ئامانجی ئەمریکا و ئیسرائیل لە ناوبردنی تەواوەتی توانە سەربازیەکانی ئێرانە کە دیارترینیان بریتە لە سیستمی موشکی و سەکۆکانی هەڵدانی موشکی. بەپێی پێشبینی لێپرسراوانی ئەمریکا و ئیسرائیلیش ئەو ئامانجە بەکەمتر لە 6 هەفتە نایەتەدی. ئاماژەی بەوەش کردووە سوپای ئیسرائیل و بۆ بەڕێوەبەرایەتی ئۆپەراسیۆنەکانی گەشتبینن بە توانای خۆیان بۆ هەڵوەشاندنەوەی سیستمی هەڵدانی موشکی ئێران لە ماوەی چەند ڕۆژێک تا چەند هەفتەیەک. کەناڵە ئیسرائیلیەکە لە راپۆرتێکدا ڕوونی کردوتەوە دیاریکردنی ئەو ماوەیە بۆ ئەوەیە ئیسرائیل و ئەمریکا دڵنیابنەوە لەوەی دوای کۆتایی هاتنی شەڕیش ئێران نەتوانێت کۆگاکانی موشک پڕ بکاتەوە. کەناڵی 12 ئیسرائیلی لە زاری چەند سەرچاوەیەکەوە بڵاوی کردوتەوە هەریەک لە ئەمریکا و ئیسرائیل هەوڵ دەدەن کاتەکە زۆر کەمتریش بکەنەوە بۆ ئەوەی بوار نەدەنە وڵاتانی دیکە لە بەرژەوەندی ئێران بەشداری شەڕەکە بکەن. ڕاشی گەیاندووە ئێران هەموو هەوڵێکی خستۆ دەکار بۆ ئەوەی بە هەر جۆرێک بێت رووسیا و چین بهێنێتە ناو شەڕەکەوە لە کاتێکدا لە جەنگی 12 ڕۆژەی مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوودا نەیتوانی ئەو کارە بکات. بەڵام لەم قۆناغی جەنگەکەدا ئەمریکا گومانی هەیە لەو دوو وڵاتە لەسەر بنەمای ئەو گومانەش
بە وردی چاودێری پەیوەندیەکانی هەرێک لە ڕووسیا و چین لەگەڵ ئێران دەکات. گرژیەکانی ئەم جارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەستپێشخەری ئەمریکا و ئیسرائیل دەستی پێکرد. بەپێی دوایین لێدوانی ترامپیش بێت کۆتایی هاتنیشی هەر لەسەر دەستی ئەواندایە. بەو پێی لە دوایین لێدوانیدا ڕایگەیاند باوبەشی لەگەڵ ناتانیاهۆ بڕیاری کۆتایی هێنان بە جەنگ دەدەن. وەزیری دەرەوەی ئێران دەڵێت دەزمونێکی زۆر تاڵیان لەگەڵ ئەمریکادا هەیە و دانوستان لەگەڵ وڵاتەدا لە بەرنامەی کاریاندا نەماوە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لەبارەی ئەگەری دەستپێکردنەوەی دانوستان و گفتوگۆ لەگەڵ ئەمریکا ڕایگەیاند پێناچێت پرسی گفتوگۆ یان دانوستان لەگەڵ ئەمریکا جارێکی تر لا کارنامەیاندا جێگی ببێتەوە لەبەرەوەی ئەزمونێکی زۆر تاڵیان لەگەڵ دانوستان لەگەڵ ئەو وڵاتەدا هەیە. ئاماژەی بۆ ئەوەش کرد بەردەوام دەبن لە هێرشە موشکیەکان دژی ئەمریکا و تا هەر کاتێک پێویستکە بەرگری لە وڵاتەکەیان دەکەن. لەبارەی داخستنی گەروی هورموزی ئاماژەی بەوە کردووە ئێران گەروی هورموزی دانەخستۆ ڕێگریان لە تێپەڕبوونی کەشتیەکان نەکردووە بەڵکو بەهۆی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل و نەئارامی ناوچەکە کەشتیەکان ناتوانن تێپەڕبن. جەختیشی کردەوە هەوڵەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ڕوخاندنی ئێران شکستیان هێناوە. لە ئەنجامی هێرش و بۆردومانەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران زیاتر لە 1000 کەس کوژراون و 12000 کەسیش بریندار بوون. علی جعفەریان ڕاوێژکاری باڵای وەزیری تەندروستی ئێران بە میدیاکانی ڕاگەیاندووە بەهۆی هێرشا بەردەوامەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 1255 کەس کوژراون کە زیاتر لە 200یان ژن و منداڵن. زۆر بەشیان هاوڵاتی مەدەنی بوون. زیاتر لە 12000 کەسیش بریندار بوون. وتیشی هێرشەکان زیانێکی زۆریان بە ژێرخانی ئێران گەیاندووە و با بەردەوامیش بەرپەرچی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دەدرێنەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڕەشەی توند لە ئێران دەکات و دەڵێت هێرشەکانیان دەکەن با 20 هێندەی ئێستا ئەگەر ڕێگری لە گواستنەوەی نەوت بکە لە ڕێی گەروی هورموزەوە. باز لە ناوبردننی لە 80 سەکۆکانی هاویشتنی موشکی ئێران دەکات و دەڵێت جەنگی ئێران تا بنبڕکردنی تاواتی مەترسیەکانیان بەردەوام دەبێت. ترامپ با کەناڵی CBS نیوزی ئەمریکی ڕاگەیاندووە ئێران هێزی دەریایی و ئاسمانی و تۆڕەکانی پەیوەندیکردنی نەماوە و تیشی ئەمریکا بە جیاوازیکی زۆر لە پێش ئەو خشتە کاتیەوەیە کا لە سەرەتادا بۆ ئۆپەراسیۆنەکە دایڕشت بوو. کابڕیار بوو 4 بۆ 5 هەفتە بخایەنێت. لەبارەی موجتەبا خەمنەی ڕابەری نوێی باڵای ئێران ترامپ ڕایگەیاندووە موجتەبای پێپەسەند نییە و بیر لە کەسێک دەکاتەوە بۆ ئەوەی شوێنی عەلی خامنەی بگرێتەوە. ترامپ ئاماژی بۆ ئەوەش کرد جارێ زووە بۆ قسەکردن لەسەر ئەگەری دەست بەسەرداگرتنی نەوتی ئێران لەلایەن ئەمریکاوە بەڵام بە بژاردەیەکی دووری نازانێت. سوپای ئەمریکام سەر لە نوێ بنیاد نایەوە. ئۆپراسیۆنی تووڕەیی قارەمانانەی یەکجار مەزن بوو. ئەگەر ئێمە ئەو هێرشەمان نەکردایە ئێران دەبووە خاوەنی چەکی ئەتۆمی. لەگەڵ ئیسرائیل دوژمنەکەمان بە شێوەیەکی بەرچاو تێکشکاندووە. تەنها لە 3 ڕۆژ و نیودا 46 کەشتی ئێرانیمان نقم کردووە و ئێستا لە بنی دەریاکاندان. من واز ناهێنم تا ئەو کاتی ئێران بە تەواوی تێک دەشتێنم. ئێمە نزیگی لە 180 سەکۆکانی هاویشتنی موشکی ئەو وڵاتەمان تێکشکاندووە و هەموو توانە درۆنیەکانیانمان بە تەواوی لە ناو بردووە. دەبواە زۆر لەمە پێش هێرشمان بکردایەتە سەر ئێران چونکە 47 ساڵە هەڕەشەمان لێ دەکەن. هەروەها ئەگەر ئێمە لێمان نەدانایە ئەوان هێرشیان دەکردە سەرمان. ئێمە بەسەر ئێراندا سەرکەوتین بەڵام هێشتا سەرکەوتنەکە لەو ئاستەدا نییە کە من دەمەوێت. بۆیە جەنگی دژی ئێران بەردەوامە و تا بنەبڕکردنی تەواوەتی مەترسیەکان ناوەستین. نازانین کەی خۆیان ڕادەست دەکەن بەڵام ئەم ئۆپەراسیۆنە کورتخایەن دەبێت و کارەکە بە یەکجاری و بۆ هەمیشە کۆتایی پێدەهێنین. سوپای پاسدارانی ئێران وەڵامی ترامپ دەداتەوە دەڵێت تا هێرشەکان ڕانەگیرێت ڕێگا باگواستنەوەی نەوت نادەن لە گەروی هورموز. علی محەممەد ناینی و تەبێژی سوپای پاسدارانی ئێران ڕایگەاند ئامادەن بۆ ڕوبەڕبوونەوەی کەشتیگەلی ئەمریکی لە گەروی هورموزدا. جەختیشی کردەوە تاران ڕێگا بە هەناردەکردنی 1 لیتر نەوت نادات لە ڕێی گەروی هورموزەوە ئەگەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران بەردەوام بن. لەبارەی لێدوانەکانی ترامپیشەوە کەوتبووی جەنگی ئێران لا کۆتایی نزیک دەبێتەوە بەڵام لەم هەفتەیەدانا و تەبێژی سوپای پاسداران ڕایگەاند ئێران وادی کۆتایەتنی جەنگ دیاری دەکات.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا لە پەیوەندیکی تەلەفۆنیدا ڕەوشی ئێران و ئۆکرانیان تاوتوێ کرد. یوری ئۆکشاکۆڤ یاریدەدەری سەرۆکی ڕووسیا ڕایگەیاند ترامپ پەیوەندی با پوتینەوە کردووە بۆ تاوتوێکردنی چەندین بابەتی گرنگ و پەیوەست با پێشهاتەکانی ئێستا و ڕەوشی جیهان بەگشتی. وتیشی پەیوەندیەکان نزیکەی سەعاتێکی خایاندۆ و باز لە شەڕی ئێستای ئێران و دانوستانەکان لەبارەی ئۆکراین با بەشداری نوێنەرانی ئەمریکا کراوە. بەپێی زانیاری میدیاکانی ڕووسیایش لەو پەیوەندیەدا ترامپ هەڵسەنگانی خۆی لەبارەی هەڵمەتەکانی ئێستای ئەمریکا و ئیسرائیل خستۆتە ڕوو بیرروڕاش سەبارەت بە ڕۆژی ئێران ئاڵوگۆڕ کراوە. ئەگەرچی رووسیا هاوبەشێکی استراتیژی ئێرانە بەڵام لەم شەڕی ئێستادا تەنها ئیدانی ڕووداوەکانی کردو و دەستوەردانی دیکەینە بۆ شارەزایانی کاروباری ناوچەکە دەڵێن رووسیا بە وریاییەوە مامەڵە دەکات و ڕێگەی دیبلۆماسیەڵ دەبژێرێت نەک ڕوبەڕووبوونەوەی سەربازی چونکە خۆی لە شەڕێکی درێژخایەندا لەگەڵ ئۆکراین هەروەها هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ ئێران نیە ناچاری بکات دەستوەردانی سەربازی بکات. بەگشتیش رووسیا ڕێگەیەک بەکاردێنی کە تێچووی کەمە و خۆی تەنها لە ئیدانە و نێوەندگیری و کارکردنی ڕۆڵی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەبینێتەوە. چەند ساڵێکە رووسیا بە یەکێک لە هاوبەشە استراتیژیەکانی ئێران هەژمار دەکرێت کەچی لەم شەڕی ئێستادا بێدەنگە بە تایبەت لەسەر ئاستی سەربازی ئەوەش چەندین پرسیار و هۆکاری هێناوەتە ئاراوە. سەرەتای دەستپێکردنی شەڕەکەوە وەزارەتی دەرەوەی رووسیا هێرشەکانی ئیدانە کرد و بە کردەوەیەکی دوژمنکارانە وەسفی کرد دژی دەوڵەتێک کە خاوەن سەروەری خۆیەتی و ئەندامە لە نەتەوەیە گرتوەکان. هەروەها بەرپرسیارەتی تەواوەتیشی خستە ئەستۆی واشنگتن و تەل ئەبیب. رووسیا گومانیشی لە پاساوەکانی ئەمریکا هەبوو لەو بارەیەوە ڕایگەیاند پرۆگرامی ئەتۆمی هۆکار نییە بۆ هێرشی سەربازی فراوان بەڵکو ئەو بابەتە بەکاردەهێنرێت بۆ ئامانجێکی فراوانتر کە گۆڕینی دەسەڵاتە لە ئێران. تەنانەت مامەڵەی مۆسکۆ لەگەڵ کوژانی عەلی خامنەیی سنووردار بووە تەنها ئەوەندەی ڕاگەیاندووە کە بە ئامانجکردنی سەرکردەی وڵاتان ڕەت دەکاتەوە. شارەزایانی کاروباری پەیوەندی نێودەوڵەتیەکان دەڵێن یەکێک لەو هۆکارانی وای کردووە رووسیا لە ڕووی سەربازیەوە بێدەنگ بێت لەم شەڕی ئێستادا ئەوەیە کە خۆی لە جەنگێکی درێژخایەندایە لەگەڵ ئۆکراین بتوانە سەربازیەکانی ماندوو بوون. بەوەش کردنەوەی بەرەیەکی نوێی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بژاردەیەکی مەترسیدار و زۆر گران دەبێت چونکە دەستبەردان لە بەرژەوەندی ئێران رووسیا ڕوبەڕووی چەند وڵاتێک دەکاتەوە کە هێزی ئاسمانی و دەریاییان زۆر بەهێزە. لە مانگی یەکی ساڵی 2025دا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران لە مۆسکۆ ڕێکەوتنێکیان ئیمزا کرد لە بواری ئابووری و وزە و تەکنەلۆژیا و هەماهەنگی سەربازی و ئەمنی بۆ ماوەی 20 ساڵ. بەڵام ڕێکەوتنەکە بۆ دروستکردنی هاوپەیمانیەکی سەربازی و بەرگری ناچاری نییە و رووسیا ناچار ناکات دەسوەردانی سەربازی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی ئێران بکات. هۆکارێکی تر دەگەڕێنرێتەوە بۆ ئەوەی رووسیا دەیەوێت وێنای خۆی وەک هێزێکی کارا لە ئیدارەدانی قەیرانە نێودەوڵەتیەکان بهێڵێتەوە بەڵام خۆی لە دەستبەردانی ڕاستەوخۆ لە ململانە سەربازیەگرانەکان بەدوور دەگرێت. واتە رووسیا ڕێگەیەک بەکاردەهێنێت پارەی زۆری ناوێت وەک ئیدانەکردن لە کۆبوونەوە نێودەوڵەتیەکان یاخود هەوڵی نێوەندگیری دیبلۆماسی و کاراکردنی ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش هەندێک جاریش پشتیوانی سنووردار یاخود ڕانەگەیەندرا و پێشکەش دەکات. بە شێوەیەکی گشتی شارەزایانی کاروباری ناوچەکە و پەیوەندی نێودەوڵەتیەکان دەڵێن هەڵوێستی رووسیا بەمانەی پاشگەزبوونەوە لە هاوبەشی استراتیژی لەگەڵ ئێران نایەت بەڵکو لە وریاییەوە سەرچاوە دەگرێت کە دەیەوێت لە ڕێی دیبلۆماسیەوە مامەڵە بکات نەک ڕوبەڕووبوونەوەی سەربازی. سەرنجشان ڕادەکێشم بۆ لای هەواڵێکی بەپەلا دیارە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق ڕاگررتنی گەشتەکانی بۆ 72 ساعتی دیکە درێژ کردەوە. دەچینەوە ناو هەواڵەکان و بە پێیزانیاریەکانی ڕۆژنامەی واشنگتن پۆست تەنها لە ماوەی 2 ڕۆژدا ئەمریکا بەبڕی 5.6 میلیارد دلار چەک و تەقەمەنی بەکارهێناوە. ڕۆژنامەکە لە زاری سێ لە پسراوی ئەمریکا و وڵاوی کردوتەوە وەزارەتی جەنگی ئەو وڵاتە تەنها لە 2 ڕۆژی جەنگی ئێراندا بابڕی 5.6 میلیارد دلار چەک و تەقەمەنی لە شەڕی دژی ئێران بەکار هاتووە. دەژڵێن راپۆرتی خەرجیەکان خراونە تا بەردەم کۆنگرێس و بڕی خەرجیەکەش پرسیاری لە ناو هەندێک لە ئەندامانی کۆنگرێسدا دروست کردەوە کە چۆن بۆ خێراییە هێزەکانی ئەمریکا ئەو بڕە زۆرە چەکی پێشکەوتوو بەکاردێنن. مەترسی ئەوەشیان هەیە و پەراسۆنی سەربازی لە دژی ئێران بێتە هۆکاریەوەی
لە کاتێکی کەمدا چەکی پێشکەوتووی کۆگاگراوی ئەمریکا نمێنێت ئەوەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر توانا و ئامادەی سوپای ئەمریکا دروست دەکات. ڕاوێژکارانی سەرۆکی ئەمریکا بنهێنی کار بۆ دەکەن ترەمپ ڕازی بکەن لە شەڕی ئێران بکشێتەوە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکای ئاشکرای کردووە ڕاوێژکارانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بنهێنی لە هەوڵی ئەوەدان ترەمپ ڕازی بکەن لە شەڕی ئێران بکشێتەوە و داوا دەکەن سەرۆکی ئەمریکا ڕوونی بکاتەوە کە سوپای وڵاتەکەی بەشێکی زۆر لە ئامانجەکانی لە ئێران بەدەستێناوە. ئەو ڕاوێژکارانە دەیانەوێت ترەمپ هان بدەن ڕای بگەێنێت کا بەرنامە موشکەکەی ئێرانیان شکست بهێنا و کەشتیەکانی ئەو وڵاتەشیان لەناو بردووە. توانای ئێرانیشان بۆ پشتیوانیکردنی گروپەکانی ناوچەکە پەک خستۆ ڕێگریشیان کردووە لەوەی ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بەرگری پاتریۆت لە ماڵاتیا جێگیر دەکات و چەندین کار و ڕێوشێن دەگرێتە بەر بۆ دڵنیابوون لە ئاسایشی سنوورەکانی و ئاسمانی وڵاتەکەی. وەزارەتی بەرگری تورکیا لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆەوە کردووە لەبەر ڕۆشنایی پێشهاتەکانی ئەم دواییەی ناوچەکە ڕێوشێنی پێویست دەگرنە بەر بۆ دڵنیابوون لە ئاسایشی سنوورەکان و ئاسمانی وڵاتەکەی. بۆ مەبەستەش ڕاوێژ لەگەڵ ناتۆ و هاوپەیمانەکانیان دەکەن. ڕاشی گەیاندووە جگە لەو ڕێوشەنانی لەسەر ئاستی نیشتیمانی گرتوانەتە بەر سیستمی بەرگری ئاسمانی پاتریۆتیش بۆ پاراستنی ئاسمانی وڵاتەکەی لە ماڵاتیا جێگیر دەکات. ئێستا ڕاستەوخۆ لوتکەی وزەی ئەتۆم لە پاریس بەڕێوە دەچێت. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا قسە دەکات ئێمە لوتکەکە دەگوازینەوە. وزە بۆ بەرهەمهێنان و بەرهێنان بەکاردێت. پێشکەوتنی ئەتۆمی ئەتوانین بۆ کاری باش بەکاربێین وەکو بەرهەمهێنانی کارەبا. سێ ئامانجی سەرەکی هەیە کە لە ئاستی پێشبینیەکانمانایە. لێرە نوێنەرانی جیهان لێرن. ئێمە ئەتوانین بڵین کە پێشبڕکێیەکەین لە نێوان خۆمانە تاوەکو وزەیەک بەرهەمهێنین بە تێچوویەکی کەم کێشە چارەسەر بکەین، کێشەی هەسارەکە چارەسەر بکەین و بۆ نمونە دەردانی گازی دۆنۆکسیدی کاربۆن کەم بێتەوە. ئەمە لە ڕووی جیۆسیاسیشەوە کاریگەری هەیە لەسەری. ئەمە ئەکرێت ببێتە هۆی ناسەقامگێری. ئەمە لێرە سوپاسی گروپی جیحەوت بکەم لەگەڵ ئاژانسی وسەی ئەتۆم. هەوڵی بەردەوام بن بۆ ئەوەی کە نرخی سوتەمەنی کەم بکرێتەوە و هەروەها ئەم بابەتانە وەکو وزەی ئەتۆم وا دەکات بتوانین وزە بەرهەم بێنین بە نرخی کە ڕکابەری نرخەکانی کات کۆمەڵێک لە وڵاتەکانمان بڕیاریان داوەکە ئەم کارە بکەن. لە ڕێکەوتنێکی ساڵی 2020 وزەی ئەتۆم وا دەکات کە دەوڵەتەکان زیاتر کۆنتترۆلیان هەبێت بەسەر وزەی نوێوە بووە و هەروەها کار دەکەین بۆ ئەوەی کە کاربۆن کەمتر دەربدرێ. هەروەها لەگەڵ ئەوەشدا دەتوانین ئێمە ئەم وزانە بەرهەمبێنین لەسەر خاکی خۆمان و جۆرێک لە سربەخۆییمان دەبێت لە بەرهەمهێنانی وزە. کاتێک کە وزەی ئەتۆم بەکار دێت سربەخۆیی زیاتر دەبێت لە لای وڵاتەکانەوە. ئەمە لە بەرامبەر ئەوەشدا کێشەی جیۆسیاسی کەم دەبێتەوە لە پرسە ئابوووریەکانی نێوان دەوڵەتەکاندا بە پشتبەستن بەمە و دوورکەوتنەوە لە کاربۆن و زیادکردنی توانای ئاراستەکردن
وزەی ئەتۆم وا دەکات کە وەڵامدانەوەمان باشتر بێت بۆ بەکارهێنانی کارەبا لە ڕێکارەکانی خۆمان و بتوانین ئەو ئاڵنگاریانە ڕوبەڕووی بینەوە وەکو ژیری دەستکرد یاخود هەر شتێکی نوێ کارگەیەک کە بڕێکی زۆری کارەبای پێویست بێت. ئەمە کێشەیەکە کە وڵاتانی جیهان پێوەی دەناڵێنن و ئێمە دەمانەوێت ئەم تەکنۆلۆژیا زیاتر پەرە پێ بدەین، کاربۆن کەمتر بکەینەوە و ئەم شتە لە جیهاندا بوونی هەبێت، بەڵام ئەمە هەمووی بە حساباتی خۆی دەکرێت و ئەکەین کە کەمتر پشت ببەسین بە سوتەمەنی تەقلیدی. ئێمە توانیومانە 90,000 کیلۆوات لە ساعتێکدا کارەبا بێنین بەرهەم بێنین لە وزەی ئەتۆمی. بەهۆی بەردەوامی بۆردومانەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان تا ئێستا زیاتر لە 480 کەس کوژان و زیاتر لە 1300 کەسیش بریندار بوون. وەزارەتی تەندروستی لوبنان بڵاوی کردەوە لە ڕۆژی 2 تا 9 مانگە بەهۆی هێرش و بۆردومانەکانی ئیسرائیلەوە 486 کەس لە چەند ناوچەیەکی لوبنان کوژان و 1313 کەسیش بریندار بوون. وەزارەتی تەندروستی لوبنان ئیسرائیلی تۆمەتبار کرد بە ئامانجگرتنی ئۆتۆمبیلێکی فریاکەوتنی سەر بە خاچی سوور لە قەزای سوور کە بەهۆیەوە 7 کارمەندی ناو ئۆتۆمبیلەکە بە سەختی بریندار بوون. داواشی کردووە سنوورێک بۆ هێرشەکانی ئیسرائیل لە ناو لوبنان دابنرێت چونکە یاسا مرۆییە نێودەوڵەتیەکان پێشێل دەکەن. لەگەڵ پێشبینیەکانی کۆتایی هاتنی جەنگێران نرخینەوت با ڕێژەی لە 6 دابەزی. ئەمڕۆ لەگەڵ کردنەوەی بازاڕەکاندا بەرمیلێک نەوتی برنت 6.51 دۆلاری بەهاکەی لەدەستدا و نرخی بەرمیلێک گەیشتە 92.45 دۆلار. نەوتی تەکساسیش 6.12 دۆلار بەهاکەی لەدەستدا و نرخی بەرمیلێک گەیشتە 88.65 دۆلار. ئەوش لە کاتێکدایە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ دەستپێکردنی جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە. ڕۆژی دووشەمە نرخی بەرمیلێک نەوتی برنت 115 دۆلاری تێپەڕاند. ئەوش بەرزترین ئاست بوو کە لە ساڵی 2022 تۆمار کرابێت. نەتەوەی گرتوەکان هۆشداری دەدات لە مەترسیە ژینگەیەکانی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەڵێت هێرشکردنە سەر دامزراوە نەوتی و کۆگاکان هەڕەشەی جددین لەسەر ناوچەکە. ستیڤان دووجاری گوتەبێژی سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ڕایگەیاند پەرستنی توندوتیژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیانی گەورە بە ژێرخانی مەدەنی دەگەێنێت. ئاوارەبوونی دانیشتوانی ناوچەکەیشی لێ دەکەوێتەوە. وتیشی نەتەوەی گرتوەکان نیگەرانە لە هێرشەکانی ئەم دوایە بۆ سەر دامەزراوە نەوتیەکان و کۆگاکانی تەقەمەنی و وێزگەکانی ئاو چونکە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ژینگەی ناوچەکە و پیسبوونی ئاو خۆراک دروست دەکات. دووجاریک داواش دەکات ڕێکاری پێویست بۆ پاراستنی هاوڵاتیان بگیرێتە بەر و ململانەکان لە دامەزراوە تەندروستیەکان و خوێندنگەکان و ژێرخانە گرنگەکانی ناوچەکە دوور بخرێنەوە. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر جوان و تایبەتە بۆ گەلی کورد، ئەویش ڕۆژی تایبەت بە جلوبەرگی کولتوری نەتەوەی کووردە. دیارە ئەم جلانە لەگەڵ ئەوەی کە ڕۆژانە هاوڵاتیان بۆ بۆنی تایبەت لەبەری دەکەن چەند جۆرێکی جیاوازی جلی کوردیش هەیە، هەر کوردیە بەڵام بە چەند جۆری جیاواز یاخود بە چەند دەستکاریەکی جیاوازەوە دەکرێت جلە کوردیەکان شێوازێکی دیکە هەر بۆ جوانێ بهێڵێتەوە بەڵام بە شێوازێکی دیکە پێویست بەوەی کە جۆرە جیاوازەکانی جلی کوردی و بەکارهێنانە جیاوازەکانی زاریاری زیاتر لا پەیامنێرمان هەوار عەلی ڕاستەخۆ لە دووهۆ گوەردەگرین دەینە لای تۆ پێویست بە جلی کوردی هەنێک زانیاریمان بەرێ. بەڵێ هیوی هەروەکوتەدا دیارکردنا ڤروکە ڕۆژەکە پیرۆزە هەروسا ڕۆژە جلێن کوردیە لە پارێزگەها دووکی ئەنکل دەڤەرە بەهدینان تایبەتی
چەندین جورên cilên Kurdî dihêne berkirin taybet jî cilên zelama ku gelek ji her gundekî bi gundekî ciyaweziya xwe hey ji her eşîretek bi eşîretekê ciyaweziya xwe hey eger wê negirt gel min darî kar bît nûkê hindek ji van hene sade ne bêberîkin hindek jî biberîkin êk ji xudanên vî cihê digel min de ميتين مي هاي الصدى بباريك وبسرمل هناك يتهين باريك اخنين بسرمل او جي هاي يتهين باريك وسرمل وهاي كيمن زنجير كامل وياخو كامل هاي نفياخا قالك جورن باش ام هندك اودياج البشوات بينين هندك كلاوا اف كلاوا يت همي وان عشيرتا جدا جدا تنا جريدان هر جريدانا جدا اشياء دي بله اكيد هر عشيرتك وكي خو جريداتن انو که تو شي بيجي مثال نيروي ودوسكي جوري مثال وكي كنا جريدان هر عشيرتك وكي خو جريداتن تشتي هر جان اوه يعني یا هر ایکی یا خاصه گلک چکی جانه باش اگر ایک شوان بو مبینی بخیره خو مگرتی بو نمونه برواریه چه جداهید گل یا جهه که دی هیا گریدانوی مثلا اوه من اوه اینا خاره اوه گولی هم اینا خاره بله هکه بسکه فرق یا و مثلا بشیم آنیاسن بیا آنیا زیدگا یا زیدگا مثال سگه در چکوانا پتر یارشه هکس هکه مثال یا گولیا و یا سندیا گلک نیزگه کن بس هر نوکی ایکه یعنی اوین دیجی دو درسو کن اوین سربرگی زانه بله اوین سربرگی زانه او اغلبت خر دو درسو کن دستت خوش بند هیوی هر وکی تویناجی دا دیار يعني خو جريدانا درسوك وكلاو درسوك جي هر عشيرتك بو عشيرتك يا جدا هندك برو باجي جريدان هندك رشاتياوتي نفسر يعني هر عشيرتك جدا شيادي تجارة دوكيك نينن همي جيك جدانا دوكو دافرنوان بهنا جيك جدا جرن أفاجيت كافندا هو ساتاتا ديار جرن كان هر كلاو وكل سري كيدي دوات زاني أفا يكيش عشيرته و جيكيش دافريا هوار علی پامنوری کورسات نیوز لە دوهۆکەوە سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ میوانەکەشت خۆشەویستان ئەم ساعتی هەواڵەکانتان پێشکەشکرا بە هیوای ڕۆژێکی خۆش ئاسوودە بن